برای لە بریتانیا من 10 ساڵ پێشی تقریبا ئەم ڕووداوی بۆ گێڕامەوە وتی من پیرێژنێکی بەتەمەند دراوسێم بوو لە قاتی سەرەوە بوو من لە فلاتەکەیا بووم ئەو پێوت فلاتی تر نازانم دیارە قاتی ئەرزێکە بوو وتی هەموو جارێ هاوکاری ئەم ئافرەتەمە کرد کە چووە سەرەوە جار بۆنە چەند کیسە خواردنێکی پێبوو شتومەکی پێبوو یعنی لە تەمەنا بوو یارمەتی مەدا ئەچووە سەرەوە وتی ڕۆژێکیان وتی کە بردمە سەرەوە وتی کوڕە شەرینەکەم حکومەت چەندێکە داتە تۆ کە هاوکاری من ئەەکەیت وتم وەڵا حکومەت هاوکاری من ناکەوە کەسیش بە منی نەوتووە وتی ئەی تۆ چۆندی هاوکاری منەکەی ئەوە چەندێکە من لەگەڵ لێرە ئەژیم هەموو جارێت تۆ هاوکاری منەکەیت هەر جارێ من ببینیت وەڵا وتی تر ئەوەی باسم کرد یانی وتم دایک و باوک لای ئێمە کائینێکی زۆر پیرۆزە وخوای گەورە ئەمری پێکردوین ڕێز لە دایک و باوکمان بگرین والحاصل وتی باسی ئیسلامم بۆی کرد باسی قورئانم بۆی کرد باسی ڕێزی دایک و باوکم بۆی کرد طبعا وتی دەستی کرد دەگریان وتی من یەک کوڕێکم هەیە ساڵی یەک جارێکش سرم لێ نادات باشە والحاصل وتی الحمد لله يعني کاریگەری ئەو ئەخلاقە جوانەی من کاریگەریکی ئەو تۆی بەسەرەوە هێشت وتی ڕۆژێکیان وتی من شەمێ ببمە موسڵمان وتی تر من هەر ئەوەنم پێکرا شەهادەم پێهێنا زۆر شارەزانە بووم شەهادەم پێهێنا شەهادەی تەوحید و پێم وت ئاوا نوێژەکرێ و بۆ شێوازە وتی بەجێم هێشت وتی واللهی 2 ڕۆژی نەبر ئەو ژنە وەفاتی کرد ماشاءالله وتی ئەو ژنە وەفاتی کرد وتی ئەو گەنجانی کە لە مزگەوت بوون بڕیارماندا ئیتر جوان بشوەردرێ و بە مەراسیمی ئیسلامی لە قەبرسانی مسلمانان لە بریتانیا لەوێ ئەسپەردەی خاک بکرێ وتی کوڕەکەی هات کوڕەکەیان ئاگادار کردەوە وتی کوڕەکەی وتی نایەڵم بە هیچ شێوازێک لە قەبرسانی مسلمانان بنێژرێت وتی مامۆسا خۆ ئاگای لێ نازانم ئەو برایە باسی کرد بە چەند هەزار پاوەند سوڵحمان لەگەڵ کوڕەکەیا کرد دایکیمان لێسەن بردمان لە قەبرسانی مسلمانان نوێشتمان تەنانەت خەڵکی لەوێ ئامادەیە دایکی خۆشی بفرۆشێ بە مردووی ئەوە هیچ ڕاست یعنی بەزینەتی هیچ ڕێزی لێ نەگرتووە ئەمە بۆ منە نمونەیەکی یعنی بچووکە لە وڵاتێکی گەورەی وەکو بەریتانیا